کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا تا ئێستا بەشێکیانە کە خۆی ماونێتەوە لە نێویشاندا پرسە گرنگەکانی یاسای نەوت و غاز هەیە، یاسای هەروەها بودجە هەیە کە ساڵانە ئەم دوو بابەتە گرنگە کێشە دروست دەکات بۆ هەرێمی کوردستان. دیارە لەسەر ئەم بابەتە و خوێندنەوەیەکی گشتی لەسەر پرسە سیاسیەکانی عێراق و کاریگیری دارایی و ئابوووریەکەی لەسەر هەرێمی کوردستان و سەرتاوای عێراق لەم کابینەی حکوومەتە کە محەممەد شیع سوودانی سەرۆکایەتی دەکات ئەو کێشانە چێکە ڕوبەڕووی هەرێم و سەرکردایەتی هەرێمی کوردستان دەبێتەوە. پێویستە چی بکات حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ بەرگریکردن لە قوڵبوونەوەی زیاتری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕاستەخۆ لە ڕانیەوە بەڕێگەی سکایپ میوانمان دەبێت گفتوگۆ زیاتر دەکەم. کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرنجی جەنابە بە شێوەیەکی گشتی لەسەر بودجەی عێراق و بەشە بودجەی هەرێمی کوردستان چی دەبێت لە 2023 ئەم کێشەیە کە ساڵانی ڕابردوو هەبوو دووبارە دەبێتەوە. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. زۆر سپاس. سڵاو لە بینەرانی خۆشەویست. دیارە بۆ 2000 بیرمان نەچێت لە 2022 عێراق یاسای بودجەی نەبووە. لەسەر یاسای بودجەی 2021 ڕۆیشتووە. بۆ یەک کۆمەڵێک کێشەی کەڵەکەبوو هەیە کە هەموو لایەنەکان چ کورد چ سونە چ شیعە ینی هەموو پێکهاتەکانی عێراق هەموو ناوچە جیاوازەکانی عێراق چاویان لەوەیە کە ئەم کێشە کەڵەکەبووانە لە ناو موازنەی 2023 چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. موازنەی 2023 موازنەیەکی ئەوەی کە با بڵێن تەوەقعات هەیە ینی تا ئێستا بەڕسمی لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر نەدراوە بنێردرێ بۆ پەرلەمان هەر لە وەزارەتی داراییە و خەریکی ئامادەکردنن. بەڵام ئەوەی کە با بڵێن وەکو معلومات هەیە موازنەکە موازنەیەکی ئینفیجاری دەبێتواتە موازنەیەکی یەکجار ڕقمێکی گەورە دەبێت. ئەمە سوودی بۆ بەشە بودجەی هەرێمی کوردستانە بێ بەدڵنیاییەوە چونکە دوو ئەوە هەیە ئەگەر موازنەیەکی با بڵێن ڕقمێکی گەورە بێ کە تەوەقع دەکرێت لە 130 تریلیۆن دینار بۆ 150 تریلیۆن دینار بێت دیناری عراقی. ئەگەر طبعا هەموو موازنەکان حسەی هەرێمی تێدا بەڵام دوجار کە جێبەجێ ناکرێمە کۆمەڵێک با بڵێن ئەسبابی هەیە کە دەکرێت لە دوایدا باسی بکەین. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوە ئامادە با بڵێن بەشدار بێت لە ئامادەکردنی موازنەکە و با بڵێن پشکی هەرێمی کوردستان لە موازنە جێگیر بکرێت و دەنگی لەسەر بدرێت ببێت بە یاسا هەردوو لاپێوەی بابندن بە دڵنیاییەوە خەڵکی هەرێمی کوردستان قازانج دەکات و ئەم موازنەیە تا گەورەتر بێ ڕقمێکی گەورەتر بەر هەرێمی کوردستان دەکەوێت بە شێوەیەکی گشتی موازنەی با بڵێن ئەو ڕقمە گەورەیە مەجای ئەگەر با بڵێن بە وردی چاودێری نەکرێەوە بە باشی جێبەجێ نەکرێ مەجای گەندەڵی زیاتر دەکات و لەوانەیە بەشێک لە وەزارەتەکان لەو مستەوایە لەو ئاسانە بن کە بتوانن لە ماوەی ئەم ساڵەدا موازنەکەی خۆیان جێبەجێ بکەن ینی ئەو وەزارەتانە کامانن ینی بەگشتی ناتوانین ئێستا تەحدیدی وەزارەتێک بکەین لەوانەیە هینیش نەبێ باشە زۆر جار لەوانەیە وەزارەتەکان بن لەوانەیە پارێزگاکان بن لەوانەیە یەکە ئیداریەکان بن ینی ئەوەی کە ساڵانە لە خوتەدا تەقدیم دەکرێت نەتوانێت وەکو پێویست نەتوانین لە کاتی خۆیدا جێبەجێ بکە ینی ساڵانە بەشێک لەو پرۆژانەی کە دانراوە جێبەجێ ناکرێت دەگاتە کۆتایی ڕێوشوێنەکانی یان با بڵێن ئەوەکەی تەواو نابێ و پارەکە دەگەڕێتەوە بۆ حکوومەت. ئەوەشمان هەیە یعنی ئەمە کاتێک کە پارێزگایەک یان وەزارەتێک پارەیەکی یەکجار زۆری بۆ تەخسیس بکرێت کە بۆ خۆی لەو ئاسەدا نەبێت پرۆژەکانی بە جوانی دیراسە نەکردوێت نەتوانن لە کاتی خۆیدا ئەوەی کە پێویست و متەطەڵەباتی جێبەجێکردنێتی تەقدیمی کە دەگاتە کۆتایی ساڵ و دەگەڕێتەوە ینی نەیتوانیوە پرۆژەکە جێبەجێ بکە. ئەمەشمان هەیە ینی بەڵام بە شێوەیەکی گشتی تەوەقع دەکرێت موازنەی 2023 موازنەیەکی گەورە بێ ئەمەوێت لەسەر خزمەتگوزاری یەکجار زۆر لەسەر ئەو قەبارە گەورەی کە باسی لێەوە دەکەی کاک شیروان دەمەوێت لەسەر ئەو خاڵە بوەستم چی دەبێت هۆی کە ئەم چاوەڕوانی هەبێت بۆ ڕقمێکی گەورە ژمارەیەکی زۆر بۆ موازنەی 2023 عێراق؟ بەڕای من دوو خاڵ هۆیەکاری ئەوەیە. خاڵەکیان ئەوەیە کە وەزعی اقتصادی عێراق بە حکومەی کە با بڵێن هەم احتیاطی بانقی مرکزی بەرزە گەیشتۆتە نزیکەی سەروی 80 ملیار دلار هەم نرخی نەوت بەرزە یعنی پارەیەکی باش لە بەردەمی حکومەتی عراقیدا هەیە. دوو خاڵی دومەوەیە کە وەکو باسم کرد 2022 یاسای موازنە نەبووە کۆمەڵێک شوێن کۆمەڵێک وەزارەت کۆمەڵێک دەستە چاوەڕێ ئەوە دەکەن کە لە موازنەی 2023 دا
پرۆژەی زۆر تەقدیم بکرێ و کۆمەڵێک کێشە هەبووە کە لەم ساڵدا چارەسەر بکرێت زائیدەن لەوانەیە بۆ 2023 مەسەلەی دامەزراندنیش بکرێتەوە یعنی دەزانن لە 2022 هیچ دامەزرانێکی وای 2022 هەر نەبوو 2021 شتێدا نەبوو یعنی چەند ساڵێکە دەکرێت بڵین دامەزراندن بە شێوەیەکی ڕێکوپێک و منەظەم لەناو موازنەی عێراقدا نەبووە بۆیە تەسەور دەکرێت ئەمساڵ مەجای دامەزراندنیش بۆ هەندێک فئە ببرێتەوە ئەویش طبعاً پارەیەکی زیاتری دەوێت هەموو ئەوانەوا دەکات کە ڕقەمی موازنەی ئەمساڵ ڕقەمێکی گەورە بێت باشە کاک شیروان کە دەڵێن داهات خۆر ئەو داهاتە نیە کە دەگەڕێتەوە خەزێنی حکوومەتی عێراقی خەرجیەکانمان هەیە پشکی کۆمپانیاکانمانێ کۆمەڵێک بابەت و پرسی دیکە هەیە علی بەرامبەر بەو داهات و ڕقەمە زۆری کە جەناب باسی لێەوە کرد لە بجووی 2023 دەبێت لە عێراقدا خەرجیەکانی حکوومەتی عێراقی چی دەبێت لە بەرامبەر ئەمەدا کاریگەری لەگەڵ بەرزبوونەوەی ئەم ڕقەمەیە خەرجیەکانیشی زیاد دەکات تا ئێستا نازانین نرخی نەوت بە چەند دیاری دەکرێت لە ڕاستیدا ئەوە ینی ئایا قسە هەیە لە بینی 65 بۆ 70 بۆ 75 دلار یعنی لەو نرخی بەرمیلێک نەوت دیاری بکرێت لە ناو موازنە ئەوەی کە لێی دڵنیان سعری دۆلارە سعری دۆلار دەستکاری ناکرێت و آخر لێدوانی بانقی مرکزی و بەرپرسانی بانقی مرکزیەوەی کە نیازیان نییە دەستکاری نرخی دینار و دۆلار بکەن هەروەک خۆی دەمێنێتەوە وەکو باسم کرد تا ئێستا دیار نییە بەڵام بە دڵنیاییەوە کاتێک کە دەڵێن موازنەکە موازنەیەکی گەورەیە واتە داهاتەکەیان حساب کردووە خەرجەکانیش حساب کردووە خەرجەکان ئەوەن بێ یعنی خەرجەکان ئەو ڕقەمە گەورە دەبێت بە تایبەتی ئەگەر داهات تەغتیە ئەو خەرجیە بکوە عەجزی نەبێ کورتێنانی نەبێ بە دڵنیاییەوە ئەم ڕقەمە هەمووی دەبێتە یعنی وەکو باوڵی وەکو یاسا وەکو نووسین وەکو ژمارە هەمووی دەبێتە پرۆژە هەمووی دەبێت خەرجەکان دیارە چەندی بۆ موچەیە چەندی بۆ خزمەت گوزاریە چەندی بۆ پرۆژەی تازەیە چەندی بۆ بەردەوامبوونی پرۆژە کۆنەکانە چەندی بۆ دامەزراندنە چەندی بۆ علاوە تەرفیع هەموو ئەوانە بە ڕقەم دادەندرێ بەڵام دەکەوێتە سەر لێهاتووی حکوومەتەکە بە هەموو پێکهاتەکانیەوە بە هەموو وەزارەت و هەیە ئەو دەستەکانیەوە پارێزگاکان ئەوانە تا چەند دەتوانن لە ئاستی ئەم موازنەیە گەورەیەدا بن و تا چەند دەتوانن لە واقعی تاکی عێراقیدا گۆڕانکاری دروست بکەن یعنی کاتێک کە تۆ لە وڵاتێکی وەکو عێراق بۆ 40 میلیۆن کەس موازنەیەکی 150 تریلیۆن دیناری یان لانی کەم 130 تریلیۆن دیناری دادەنێ دەبێت لە ڕاستیدا لە ماوەی ئەم ساڵەدا گۆڕانکاریەک لە واقعی ژیانی تاکی عێراقیدا دروست بکە باش چاڕێ ئەم گۆڕانکاریە دەکرێت ئەمەش دەگەڕێتەوە سەر لایەنە ئیداریەکەی و چۆنێتی سەرفکردنی ئەم داهات و ڕقەمە زۆرەی کە لە عێراقایە بەسەر تاوی پێکاتەکان حیزبەکان هاوڵاتیان و ڕازیکردنی دەنگی شەقام ینی ئیدارەدانی عێراق کە لێسادا پشکی شێری بەر محەمەد شیاع سوودانی کە لێسا سەرۆکی حکوومەتەکەیە ینی دەشێت ئەم داهاتە زۆرە بتوانێت بە شێوەیەکی باش لە ڕووی ئیداری و کاری پێ بکرێت لە عێراقا هەم بۆی هەڵاوسانێکی زۆر دروست نەبێت کاریگەری لەسەر دووبارە دراوی عێراقی دروستکە دووشت با بڵێن دەتوانین هەڵسەنگاندنی وردی بۆ بکەین بۆ حکوومەتەکەی بەڕێز محەمەد شیاع سوودانی باش یەکەکیان ئەوەیە ئایا تا کۆتایی ئەم ساڵ لانی کەم لە سەرەتایی ساڵی داهاتوو دەتوانێت پرۆژە یاسای موازنە بێتە پەرلەمان و لە پەرلەمان تێپەڕێنرێواتە حکوومەت لە ساڵی 2023 یاسایەکی موازنە یاسایەکی بودجەی هەبێت لە سەرم یاسایە بڕوە ئەگەر ئەمە هەنگاوی یەکەمە یعنی زەحمەت نییە بەڕای من زەحمەت نییە ئێستا باسی دەکەم لە دوێەوە ئەگەر دەرفەت هەبێت خاڵی دومەوەی ئایا لە ماوەی ئەم ساڵەدا دەتوانێت جێبەجێ بکەوە کۆمەڵێک خزمەتگوزاری باش پێشکەشی عێراقیەکان بکات لە بنیەی تەحتی لە نەخۆشخانە لە خوێندنگا لە ڕێگاوبان دامەزراندن بە تایبەتی کە وەکو باسم کرد بەتاڵەیەکی زۆر هەیە خۆی حکوومەت دەتوانێت ینی بەڕای من ئێستا لە وەزارەتی دارایی ئەوەندەی ئاگداربین لە کۆتاییەکانی ئامادەکردنی پرۆژە یاساکەن دوای ئەوە دەچێت ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران لەوانەیە وەزیرەکان دیراسی بکەن و لە کۆبوونەوەیەکدا دەنگی لەسەر دەنێردرێت بۆ پەرلەمان کاتێک کە تۆپەکە دەچێتە ساحەی پەرلەمان لیژنەی دارایی ڕادەسپێرێ بۆ با بڵێن خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەی دووەم تەمان دوای مناقەشات دەکرێت مناقەشاتانە زۆر دەخایەنێت بەڵام دەکرێت ڕێگایەک بدۆزنەوە کەمە لە موازنەی 2019 وامان کرد لە ڕاستیدا وەزارەتەکانمان دابش کرد بەسەر چەند لیژنەیەکی فەرعیدا چەند لیژنەیەکی فەرعی دروست بکەن بۆی بە شێوەیەکی خێرا کۆبوونەوەکان لەگەڵ وەزارەت و هەیە ئەو دەستەکان بکرێ و پێداچوونەوە بە
خەرجی داهاتی هەر دامەزراوەیەک بکرێت دوجار تەسبیت بکرێت ناو موازنە یعنی تەسەور دەکەم ئەگەر پەلە بکەن لەوانەیە لە پەرلەمان مانگێک مانگونیوێکی بوێ بۆ ناوەڕاستی مانجی یەک یان کۆتایی مانجی یەک پرۆژه یاساکە ئەگەر ئیرادەیەکی سیاسی بە قوت هەبێت چکە پیرمان نەچێمە بە تەنها بعدێکی مالی نییە ینی تەنها ڕقم و دەق نییە بعدێکی سیاسیشی هەیە بعدێکی سیاسی هەیە بۆی کە هەموو لایەنەکان ڕێکەون لەسەری حیزبە سیاسەکان ڕێکەون لەسەری یعنی چی دەبێت هۆکاریەوەی کە ڕێنەکەون لەسەری زۆر جار مەساڵحی حیزبی و مەسلحەتی ناوچەیی وا دەکات کە گرفت دروست بکەن بەنمونە ئەگەر ئەو هێزە سیاسیانەی کە لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیدا بەشدارە چاوپۆشی باڵێنیان باڵێن قوربانی بەوە نەدەن کە واز لە بەرژەوەندە تایبەتەکانی خۆیان بێنن بۆ بەرژەوەندی گشتی عێراق بۆ ڕێگە بۆ محەممەد شیع سوودانی خۆش نەکەن بۆ ئەوەی کە پرۆژەی گەورە پێشکەش بکە خزمەتگوزاری بکە هەر لایەنێکی سیاسی کاتێکە وەزارەتێکی بەدەستەوەیە لە شوێنێک پێگەی هەیە بیری لەوە بێ کە لەم وەزارەتە چەندی بۆ حیزبەکەی دەست دەکەوێت کە لە ڕاستیدا لە ڕابردوودا وا بووە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن ئەمە دەبێتە گرفتێکی گەورە دەبێتە عرقەلا و حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیش فەشەل دێنێت کە فەشەلی هێنا بە تایبەتی لە بابڵین جێبەجێکردنیان پرۆژه یاسایە بیرمان نەچێ هێزێکی دیکەی سیاسی ئێستا لە دەرەوەی حکوومەتە چاوەڕێی یان با بڵێن گرە و لەسەر فەشەلهێنانی ئەم حکوومەتە دەکات لەسەر شکستی ئەم حکوومەتە دەکات ئەویش تیاری سەدریەکان بەڵێ باشە کاک شێروان لەسەر پرسی یاسای نەوت و غاز وڵا بەر لەوەی ئەو پرسیارە ئاڕاستی جەناب بکەم بابەتێکی دیکە باسکەم کاپ زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەو ژناردنی 200 میلیارد دینارەکەیە یعنی چاوەڕێ دەکرێت لەم ساڵە هەمان کێشی ساڵانی ڕابردوو دروست بێتەوە لەلایەن ناوەندەوە داردنی ئەم بەشە بودجەیە بۆ هەرێمی کوردستان چی دەبێتە ڕێگر بۆی کە کێشە دروست بێت و بودجێ یعنی ئەوەی بەڵێ ئەوەی کە من ئاگادار بم ئەو هەواڵانەی با بڵێن لە بەغدا لە تێکێنانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی مفاوەزاتیان کردووە لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر پشکی کورد لەسەر داواکاریەکانی هەرێمی کوردستان مفاوەزاتێکی وردیان کردووە و بەنووسراو هەیە دەمێنێتەوە سەرەوەی لەم پرۆژە یاسایەدا یان لەم یاسایەدا حکوومەتی هەرێم و بەغدا چۆن ڕێک دەکەون ئایا هەر وەکو ساڵیانی ڕابردوو وەکو 2021 یاساکە بەلا دەنێن ڕێککەوتنێک دەکەن کە بڕێک پارە یان مەبلەغێک پارە لە بەغداوە بۆ هەرێم بێت بۆی لەگەڵ داهاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان کامیان باشترە کامیان لە بەڕای من جێبەجێکردنی یاسای بودجە یاسای موازنە بە دەقیقی وەکو خۆی لە قازانجی هەرێمی کوردستانە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە و لە قازانجی هاوڵاتیانە بیرمان نەچێ کاتێک کە التزاماتی سەرخۆت جێبەجێ کرد و واجبات خۆت جێبەجێ کرد و هەموو حەقی خۆشت وەرگرت پارەیەکی یەکجار زۆر دێ بۆ هەرێمی کوردستان یعنی ئەگەر هەردوو لا پابەت بن طبعا قسەکە ڕووی لە هەردوو لایە هەم لە حکوومەتی اتحادی هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕای من بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وا باشترە و قازانسترە کە موازنە بە دقیقی وەکو خۆی جێبەجێ بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو التزاماتی چ لە بواری نەوت چ لە مەسلەی داهاتی خاڵە سنوورەکان یعنی وەکو داهات چی دەکەوێتە سەرێ بەشداری بکە لە هەمان کاتدا داوای حەقی خۆی بە تەواوی بکات ئەمە باشترە لەوەی لەسەر مەبلەغێک پارە لەسەر 200 میلیارد 100 میلیارد چەند میلیارێک ڕێک بکەوین کە دوجار ئەمە لە داهاتوودا لەوانەیە هەموو ڕۆژێ کارتێک بێ بەدەست نارەکانی حکوومەتەوە بەدەست حکوومەتی اتحادیەوە بەدەست نارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بەردەوامیش هەندێک خەڵک هەن کە پێیان وایە ئەمە نادەستوری و نایاسایی و دەرچوونە لە یاسای موازنە و پەنا دەبەنە بەر محکەمەی اتحادی شکات دەکەن هەر لەسەر ئەم بەشە بودجەیە کە دەنێڕێت بۆ هەرێمی کوردستان و 200 میلیارد دینارە پێشتر 400 بوو دواتر کەم کرا بۆ 200 میلیارد ئێستا دەنگۆیەکەیە کە ڕەنگە ئەم 200 میلیارد دینارە ببێت بە 400 میلیارد دینار یعنی چاوەڕێ دەکرێت ئەو ڕقەمە گەورەی کە جەنابە باسە کرد لە بودجەی موازنەی عێراقدا لە بەرامبەریشتا ئەم بەشە بودجەی هەرێمی کوردستان زیاد بکرێ بێت بە 400 و زیاتر ئەوەی کە لە 2019 ئەوەی کە 453 میلیاری مانگانە دەهات ئەم 453 میلیارە ینی مەقاسە کرابوو یعنی با بڵێن التزاماتی سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە پارە بە ڕقم حساب کرابوو چەندە و پشکی هەرێمی کوردستان لەناو موازنە چەندە لێک دەرکرابوو ئەوەی کەما بۆ 453 میلیارد دینار بوو ئەمە شتێکی باش بوو 200 میلیارەکە زیاتر ڕێکەوتنێکی سیاسی بوو لە ڕاستیدا یعنی وەلانانی
یاسای بودجە بوو جێبەجێ نەکردنی بوو لەلایەن هەردوو لاوە طبعاً ڕێککەوتن بوو لەسەر مەبلەغە پارەیە بێت بۆ هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان بتوان لەگەڵ داهاتی خۆی موچەی بدات و التزاماتی سەر پیشانی خۆی بەرامبەر هاوڵاتیانی جێبەجێ زیادە بێتەوە ئەو 200 ملیار دینارە تەسەوەر دەکەم یعنی ئەگەر نیەتی باش هەیە و ئەگەر موازنەی عێراق بەو حەجمە گەورە بێت و ڕێککەون هەردوولا تەنانەت ئەگەر مەقاسەش بێ لەوانەیە بگاتەوە 400 ملیار باش کاک شیروان لەسەر پرسی یاسای بودجە یاسای ببوورنەوە و توغاس ئەمە کێشە سەرێکێکێ لە نێوان هەرێم و بەغدا کە تا ئێستا معلقی هەڵواسراوی ماوەتەوە چاوەڕێ دەکرێت لە 2023 ئەم کێشەیە چارەسەر بێ طبعا یاسای موازنە بودجە و کێشەکانی ئەوەی کە پەیوەندی بە پشکی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی هەیە بە یاسای نەوت و گازەوە و بە چۆنێتی ئیدارەدانی مەلەفی نەوت و گاز لەلایەن نێوان هەرێم و بەغدا یعنی کێشەکە لەسەر نەوتە با بڵێین ئەگەر بەپێی ئەوەی کە لە کارنامەی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی داهاتووە لە ماوەی 3 بۆ 6 مانگدا پرۆژه یاسای بابڵین یاسای نەوت و غاز بنێرێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ و هەموو لایەنەکان ڕێکەون لەسەری کە لە ڕاستیدا ئاسان نییە بەڵام شتێکی مەحاڵش نییە یعنی مادەم هەموو لایەنە سیاسەکان ڕێکەوتون لەسەرەوە یاسای نەوت و غاز بنێرنە پەرلەمان لەناو پەرلەمان زۆرینن نێتێک هەبێ بۆ تێپەڕاندنی کاتە ئاسانە بەڵام ڕێگری هەیە ینی ڕێگری هەیە ڕێگریەکە لە تەفاسیل دابێ لەوانەیە کاتێککە دەستنە تەفاسیلەوە لەسەر استحقاقی هەرێمی کوردستان چەندە بەپێی دەستور با بڵین دەسەڵاتی ناوەند دەسەڵاتی حکوومەتی اتحادی لەسەر ئەو مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان چۆن دەبێت هەرێمی کوردستان چۆن ئیداری دەدا چۆن دەفرۆشرێ داهاتەکەی چۆن دێتەوە هەموو ئەو وردەکاریانە کاتێککە دەستنەوە تەفاسیلەوە بە دڵنیاییەوە خلاف دروست دەبێت گرنگەوەی لەو کاتەدا ئیرادەیەکی بەهێز هەبێ بۆ چارەسەرکردنی بۆ گەیشتن بە ئیتیفاق یعنی لەو کاتەدا کە مفاوەزات دەکەن هەر لایەن لەگەڵ دنیا بە ڕەشوسپی نەبینێ بگەنە ئەو ناوچە خۆڵەمێشەی کە هەردوو تێدا دەگەنە با بڵێن ڕێککەوتن لێک تێگەیشتن ئەمە گرنگە یاسای نەوت و غاز کاتێک کە چارەسەر کرا طبعا نەک بە هەر بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو عێراق کێشەی بەسرا کێشەی هەموو ئەو پارێزگایانی کەرکوب کێشەی هەموو ئەو پارێزگانەی کە نەوت ئینتاج دەکەن و نەوت تەصدیر دەکرێت لەیانەوە چارەسەر دەبێت بە هەرێمی کوردستانیشەوە اینجا ئیدارەدانی مەلەفی نەوێت لە نێوان هەرێم و بەغدا هەر ڕۆژەی سیاسیەک بۆ بەرژەوەندی خۆی و بۆ دەنگی شارع قسەی لەسەر ناکات لەبەرەوەی کاتە یاسایەکە یاساکە هەردوولا دەکرێت التزامی پێ بکەن جێبەجێ بکەن کە یاسای نەوت و غاز جێبەجێکرا مەسەلەی موازنە و پشکی هەرێمیش ئاسانە ئەو کاتە هەرێم بەپێی یاساکە بە واجباتی خۆی هەڵدەستێ بەرامبەر حکوومەتی اتحادی و حکوومەتی اتحادیش دەبێت بە واجباتی خۆی هەستێ بەرامبەر هەرێمی کوردستان بەڕێز شیروان میرزا بەڕێزان ئەندامی خولی پێشووی انجومەی نوێنەرانی عێراق بوون ڕاستەخۆ لە ڕانیەوە بەڕێگەی سکایپ میانی ئێمە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک شیروان سپاس بۆ ئێوەش